السلام عليكم. خوای پەروەردگارە فەرمێ بسم الله الرحمن الرحیم بەناوی الله. کامە الله؟ ئەو ئەڵڵایی ڕەحمانە، ڕەحمی زۆر فراوانە. ئەم ڕەحمە فراوانە ئەوها ناهێڵێتەوە، بەڵکو الرحیم ئەیگەێنێ بە بەندەکانی. قل ئەی محەممەد بڵێ یا ئەیها الکافرون، بڵێ ئەی بێ بڕوایان، بڵێ ئەی کافران، لا أعبد ما تعبدون، لا أعبد من أوشتان من ناي پرستم ما تعبدون أوشتاني وأن پرستن، ولا أنتم عابدون ما أعبد وإيوش أوشتانا نا پرستن ياخد إيوش أو نا پرستن كوا من أي پرستم، ولا أنا عابد ما عبدتم ومن أو نا پرستم كوا إيو أي پرستن هرگيز، ولا أنتم عابدون ما أعبد. ئێوە دووبارە ئەێتەوە، ئێوە ئەوە ناپەرستن هەرگیز ئاو هەرگیز کەوا من ئەی پەرستم. خۆ ئەگەر بیشی پەرستن خوا ئەو خوای کەوا من ئەی پەرستم، ئێوە بیشی پەرستن سوودتان پێ ناگەێنێ. بۆچی؟ چونکە بەتەنها نای پەرستن، هاوبەشی بۆ بڕیار ئەدەن لەگەڵ ئەم خوای من ئەی پەرستم، خوایەکی تریش ئەپەرستن. ئێوە بتانێکی ترتان داتاشیوە بۆ خۆتان و ئەی پەرستن. بۆیە لەکم دینوکم، دینی خۆتان بۆ خۆتان، وەلیە دین، دینی خۆشم بۆ خۆم. وەسەلام عەلەیکم.